سەردانی ماڵان و گەردن ئازادی لە یەکتری و پێدانی چکلێت و خۆشی و شادیەکانی مناڵ یەکێکن لە سیما جوانەکانی جەژن. لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا مسلمانان بە مەبەستی پتەوکردنی گیانی برایەتی و دەربڕینی لێبوردەیی سەردانی یەکتری دەکەن و جەژنە پیرۆزە دەگۆڕنەوە. جژنی ڕەمەزانی پیرۆز بێت لە هەموو مسلمانانی جیهان و لە هەمووان بەعام پشت بەخوا ئەگەر هەمویان بە یەکۆ دەست بکەن ناو دەستێک و جژنە پیرۆزە لە هەموو لایە بکەن ئێمەش خۆشحاڵین لاوان پیرۆزبایان لێ بکەین. پیرۆزباییەکەین لە هەموو مسلمانان گەلی کوردستانیش خوای گەورە خوا ڕەحم کاوە جەمیع مسلمانان. وەڵا داواکانی لەلایەن سیاسەکان بەڵام بەخوا قسە ناخوا کردار نییە، یعنی ئمڕۆ لایەنەکان وانە پیاکەی هیچ بەزەی و ڕەحمێکیان نییە و فەقیر و هەژار تەنیا چینی فەقیر تیاچووگە ئیتر یعنی ئەوەی بۆ باخەڵی خۆی تەنیا خەڵخەریکە. لە جژنی ڕەمەزانی پیرۆزدا وڵاتیان بەگشتی پەیام ئاڕاستی لایەنە سیاسیەکان و دەسەڵاتداران یەرێم دەکەن و هیواخوازن ئەم جەژنە ببێتە تەبایی نێوان مسلمانان و بەرپابوونی عەدالەت و دەرفەتی بەدیێنانی ئاشتی سیاسی و کۆمەڵایەتی هاوکات چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە لە ئێستادا بەرۆکی خەڵکی گرتووە و باشکردنی بار و گوزەرانی خەڵکی بەگشتی. پەیام لە جەژنی ڕەمەزانە پیرۆزبایی گەرم لە هەموو مسلمانان گیانەکەن و بە تایبەتی گەلی کورد و عێراق. پامیشمانەیە بۆ هەموو لایەنە سیاسیەکان هەمان ڕێکەوتن بۆ ئەم میلەتە بە ئیتر لەمە زیاتر خەم و پەجارە نەچێژێ و بەسەربەسی بژی. پیرۆزبایی ئەم جەژنەکەین لە هەموو مسلمانانی کوردستان و عێراق و هەموو جیهان و هیوادارین هەموو حیزبەکان کۆ ببنەوە و ئەم قەیرانە چارەسەر بکەن. لە دوای مانگێک پەرستش و عیبادەت و ڕۆژوگرتن بۆ ڕەزامەندی خۆی گەورە مسلمانانی واخوازن جژنی لێبوردنی سەرتاسەری خوددا بێت لە بەندەکانی و توانی بێتیان خوددا لە خۆیان ڕازی بکەن و جژنی ڕەمەزانیش ببێتە ئەوەی سەرکەوتنی مسلمانان لە جیهاندا. مسلمانان لە جژنی ڕەمەزانی پیرۆزدا هیواخوازن ئەم جەژنە ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان بیقۆزنەوە و سازش بۆ یەکتری بکەن بۆ ئەوەی ئەم قەیرانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندایە تێپەڕێت و بار و گوزەران و ژیانی هاوڵاتیان بەرەو باشتر بڕوات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.